ئێمە کۆمەڵێک کارمەند و ڕۆژنامەنووسی کە لە کەناڵی کێنێ ئیشمان کردووە لە یەکی حوتەوە کەناڵەکە داخراوە لە کاتی داخستنە ئێمە دوو موچەمان کەوتە لای بستنەوەی گۆڕان باڵی کورسات کە موچەکەی مانگی 56 لە ماوەی ئەم 4 مانگای نزیکی 10 جار هاتوونێتە ئێرە لەگەڵ بە پستانی گۆڕان لەگەڵ خوتی دانا ئەحمەدجی ڕێکخەری بستنەوە کە بە تەلەفۆن قسەمان کردووە لەگەڵ کاک مستەفای سێقادر بە تەلەفۆن قسەمان کردووە بەڵام بەداخەوە تا ئێستا کەناڵەکە ئامادە نیە موچەکانمان باتێ بۆیە کە ئەمڕۆکە هاتوین بەیاننامەیەکمان خوێندەوە داوای موچەکانمان دەکەین کە تا ئێستاکە ئەم حەقمان لای بستنەوەی گۆڕان باڵی کورسات و موچەکەمان وەرنەگرتووە. کاتێک کەناڵی کێنێنیان داخست بەبێ هیچ ئاگادارکردنەوەیک ئێمەیان ناردۆ بۆ ماڵەوە اینجا ئێستا ئەوە چەند مانگ بەسەر داخستنی کێنێ ناتێپەڕیوە ئەو دوو موچەیەمان نەدراوەتێ ئێمەش چەندین جار لەگەڵ یانە دانیشتوین کۆ بووینەتەوە ئەوان هیچ شتێک ناڵێن لەسەر ئەوەی کە ئەمەلێکمان پێبن بڵێن فڵانە کات ئەم موچانەتان ئەدرێتێ هەر ئەڵێن پارەمان پێ نییە و هیچی تر یعنی بەڕاستی ئێمەش نامانەیە ئەو حەقی خۆمان بفەوتێ هاتوین داوای حەقی خۆمانەکەین داوای هیچ شتێکی تر ناکەین حەقێکی یاسایی خۆشمانە بەڕاستی ئەویا ئەو هاوڕێیانەمان کە ئێستا لە سایتی کێنێن بەردەوام لە ئیشکردن بەهات ناگەڵوان بەڕاستی ئەوانیش داوای حەقی خۆیان بکردایە.